کڕینی خانوویەک شوقەیەک مڵکێک بۆ هەندێک کەس بڕیارێکی زۆر قورسە و چارە نووسازە و پێویستە بڕێکی باش لە داهاتی خۆی بخاتە ناو ئەم مڵکەوە یاخود ئەو خانووە کە دەیکڕێ بۆی زۆر گرنگە ڕەچاوی ئەو خاڵانە بکا کە ئەم دەیەوێ ئەو خواستانەی کە ئێوێ لەم مڵکە و لەم خانووەدا هەبێ و بزانێ ئایا لەگەڵ ئەمدا گونجاوە و ڕاوێژیش بکات چونکە ئێستا کەرتی بابەتی خانوبەرە زۆر بەرەو پێش چووە و چەندین نووسینگەی تایبەت هەیە بابەتی عقارات بابەتێکە کە هەر کەسێک دەتوانێتان لە ڕێگەی پێچێکیشەوە پرسە و ڕاوێژی خۆی بکات بۆی کە مڵکێکی دروست هەڵبژێرێ و لەگەڵ ئەمانەشدا بگومان کۆمەڵە گرفت هەیە هەندێک کەس هەیە ڕەچاوی هەندێک بابەتی کرۆ بەڵام سێرەکە مڵکەکەوەکو خۆی نییە بۆ ئێمە کە دووچاری ئەو گرفتانە نەبینەوە و هەڵسەنگاندنێکی باش بکەین بۆ ئەو خانوو بۆ مڵکی کە دەیکڕین ئەوە پێویستەکە ڕەچاوی هەندێک خاڵ بکەین و گرنگی بە و لایەنە بین کە ئایا چ مڵکێک چ خانوویەک بۆ ئێمە گونجاوە ئەم بابەتە و چەندین پرسیاری گرنگ سەبارەت بەم تەوەرە دەخینە ڕوو لەگەڵ میوانەکەمان کە بەڕێز ساماڵ جاژڵەیە ڕاوێژکار لە بواری کڕینی خانوبەرە و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانایە مامۆستا بەخێر بێ سپاس بامەدەبوونت خۆشحاڵ بووین بامەدەبوونت زۆر سپاسانەکە من پێ خۆشحاڵم هیوادارم هەموو کاتێ پێیان ئاوادان بێ دووبارە بەخێر بێ گەر هەڵسەنگاندنێک بکەین بۆ بازاڕی خانوبەرە ئێستا چۆنە ئەتوانین بڵین بازار گەرمیان ئەو تا ڕووی لە کزی کردووە بەڵێ بە شێوازێکی گشتی کاتی هەڵسەنگاندنەکەی لە بواری خانوبەرەیە گرنگەکە چەند خاڵێک ڕەچاوکەی خاڵی یەکەم ژمارەیە داتاوە لە بەردەستا بێ پاشان خاڵی دووەم لۆجیکی شیکاریانە بکەی بۆ بابەتەکەم یعنی ئەگەر شیکارێکی لۆجیکی نەکەی بۆ بابەتەکە ناتوانانی بەڕاستی هەڵسەنگاندنێکی جوان بکەی بەپێی ئەو داتا و زانیارانی کە ئێمە بەداخەوە خۆڕسکانە دەسمانەکەوێت چونکە داتا و زانیاریکی گشتی بڵاو ناکرێتەوە زۆر دقیق بێ لە وڵاتی خۆمانە ئەکرێ بڵین کەرتی خانوبەرە کارتێکی گەشەدارە بەرەو باشی ئەڕوا هەرچەندە کەرتی خانوبەرە شێوازەکەی وایە بە بیستنی هەواڵێک بە بیستنی کۆمەڵێک ڕووداوی ناخۆش لە وڵاتە کاریگەری ئێستا دروستە بێت یەکسەر ڕوو لە دابەزینەکە بەس بۆ بەرزبوونەوەی کاتێکی زیاتری ئەوێت ئەی جیاوازە بەڵام لەگەڵ ئەوانەشا ئەکرێ بڵین لە ئێستاە خواست هەیە لەسەر کەرتی خانوبەرە و باش بڕیارێکی گرنگە کاتێک کەسێک ئەوە مڵکێک یان خانوویەک بکرێت چۆن بڕیاری لەسەردا و ڕەچاوی چی بکات باشە یەکەم پشت ئەو کەسا بێ ئەو بودجەی کە تەرخانیەکە بووی چونکە بەڕاستی گیرفانت بڕیارەداتەوە چی دێ یعنی ئەمە لە بزنسە دایمەڵێن حەز گرنگە بەڵام لە کڕینی خانوویەکە شوقەیەکە تەنها حەز نییە توانای داراییش توانای دارایی چەندێکم دوای بڕیار بدات ئایا شوقی ئێوەیە خانووی ئێوە کە ئێستا بەڕاستی سیتێکی زۆرمان هەیە هەن ئێستا لە سلێمانیە 77 سیتیمان هەیە وەکو چۆن 77 گەڕێکیشمان هەیە ئێمە ئەگەر کەسێک بێ بڕیار بدا بێ بڕیار بدە بزانێت شوقی ئەوێت یاخود خانوو خاڵێکی تر ئەوەیە کە پێویستەکە ڕاوێژکە یعنی ئێستا لە کەرتی خانوبەرە بابەتی خۆشبەختانە دروست بوو ئەویش هەڵسەنگانی وشیارانی کڕیارە کڕیار ئێستا وەکو جاران نییە جارانە هەو یەکسەرە چوە نووسینگەیەکەوە عقاراتێکەوە و شتێکی یەکڕی بەڵام سە وشیارانە سەیری بابەتەکەکە بۆیە گرنگە هەموو هاوڵاتیکی خۆشەویست بە وشیارانە سێرکە خۆی یەکلای کاتەوە ئایا خانی دەوێ یاخود شوقی دەوێ خاڵێکی تر ئایا ئەو چە لۆکیشنێکیە شوێنێکیە چونکە بەڕاستی ئەو شوێنێکە و دەستنیشانیەکە ئەبێ نزیک بێ لە کارەکەیەوە نزیک بێ لە ئیشوکاری ڕۆژانەیە و بۆی ناڕەحەتی بۆ دروست نەبێ و پاشانیش حەز و خولیای خۆی و خێزانەکەی بێ ئەمان ناتوانین بڵین هەنگاوە سەرێکیەکانێتی جاران ڕوبەری خانووەکان فراوان بوو هەستەکەم ئێستا بەرەبەر خەریکە کەم ئەبێتەوە تایبەتی لە ناو شارەکاندا لەبەرەوەی کە خواز لەسەر خانووەکان زۆر بووە و مانێ و گۆڕانکاری بۆ لەم لایەنەوە ئێستا ئەگەر بڵێ کەسێک تا چنێک گرنگە بۆنە ڕوبەری ئەو خانووی کە ئێوێ ڕووی ئەو خانووی کە ئێوێ ئەو شوێنی کە هەڵی ئەبژێرە ئەمانە کۆمەڵک پێوەرن ڕەنگ کەسێک بۆ کەسێک گۆڕێ بەڵام تا چنێک ئێوە گرنگی پێ ئەدەن لە ڕاوێژکردن بە کەسێکا کە ئێوێ جۆرێک لە مڵک بکڕێ طبعا ئێمە یەکەم جار کە ئەو کەسێک بە ڕێز و خۆشەویستی کە ئێوە مڵکێ بکڕێت ئێمە هەنگاوی یەکەم وەگوتم پرسیاری دیەکەین چەندێک بودجە دەسەوەیە پاشان ئایا شوقەتەوێ یاخود خانووتەوێ دوای ئەوە پرسیاری دیەکەین خێزانەکە چەند ئەندامن بۆ نمونە ئەگەر یەکلاییەوە لەسەر شوقە و کاتە شوقی بۆ شەڕەحەکەین باسی خانووی لەگەڵا ناکەین بۆی مێشکی ئاڵۆز نەبێ ئەگەر خانوویست باسی خانووی لەگەڵاکەین بەڵام بە شێوازێکی گشتی ئێستا خێزانەکانی ئێستا بچووکن لە چاوجارانەوە جارە عادەن خێزانێک 7 کەس 8 کەس تا 10 کەس ڕۆژ بەڕاستی بەڵام خێزانی ئێستا مناڵە 2 مناڵ زیاتریان نییە بەعام
دەبەرەوە خواست زیاتر لەسەر خانووی بچووکە، هەنێ سایمە تا خانوویەکی 200 مەتریە 150 فرۆشین چەندین خانووی 100 مەتریە فرۆشین و بە هەمان شێوە لە شوقەشە هەروایە تا شوقەیەکی 220 مەتری 240 فرۆشی دێها شوقەی 120 و 150 فرۆشی کەواتە گرنگە بزانین ئەو چ مەساحەیە بۆ خێزانەکەی بێ ئەو کاتێمە بڕاری بۆ دین کە بەڕاستی دەستنیشانی وەکەین. زۆر بەمان ڕەنگە ڕکلامی جۆرێک لە ئەو سیتیانە ببینین ئەو شوقانە ببینین کێسا لە سوشال میدیا لە تیڤەکان بڵاوبێتەوە، بەڵام زۆر جار لێمان تێکەچ ئەمە دروشمە بۆچی هەندێک جار گلەی لەوە کرێ کاتێک تۆ ئەم مڵکاکری دوای سەرگی خزمەت گوزاریەکان بم شێوازە نییە جا ئەمە گرفت بۆ ئەوە دروست ناکایان کەسێک بۆ دووچاری ئەم کێشانە بێتەوە هەڵبژاردنەکەی هەڵە بۆ خۆی لە ڕاستیە گرنگترین شت لە کڕینی شوقەیەکە و خانوویەکە ئەو کەسای بە ڕاوێژ کات فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون وشاورهم في الأمر، يعني أو كسي كيبي لبواريكا إيشكا ياخد هنجاوك بنيت أبي مشاورة بك رايوشكا أو كسي كرايوش يشيبوك لعقاراتك أبي رجاء مخالنا بك أو سيتيكي كرهي شيء خاونكي شيء أو كومبانيات أزموني طاوكرني براستي كاري هي ياخد تازة دسي بيكردو دو أكبر خاڵێکتر ئەوەیە کە ئەو ڕاوێژکارە عقاریە بپی بڵێ بەڕاستی عقدی پیشان باگرێ بەسەکەی پیشان بابزان لە مودی چنێکە تەواو بێ قستەکەی چنێکە درێژخایانە کورتخایانە ئەم بۆی هەڵە سوورێ بۆی هەڵناسوورێ وەتە ئەو زانیارانە بەڕاستی بە تەواوەتی ڕەچاو بکرێ ئەنجاو کەسانگاو بنێ، یعنی بەڕاستی کڕینی خانوو یاخود کڕینی شوقا وەکووە نییە کەسێ بچێت لە بازار چوزانم پێداویستێکی ڕۆژانەی خۆی بکڕێ شتێکە بۆ زەمنێکی زۆر ئەو کەسا خانوویە بیا شوقەی بێ لەبەرەوە بێ ڕەچایی زۆر شت بکە ئەمانەش هەمووی پێویستی بە ڕاوێژکار هەیە ڕاوێژکارێکی عقاری ئەمەی بۆ نیشانکە بۆی ئەو نەکەوێتە هەڵام وەکو بەڕێزی شتودیەکی لەو کێشانە کە ئێسامەتیاین بەداخەوە ینی بەشی لە ئەو کەسانی لە کەتی خانوبەرە کارەکەن یعنی لە ڕووی سوشال میدیا و کۆمەڵە پروپاگەنداکەن وانیە سرنجڕاکێشە بابەتەکە دوای کە ئەچی بۆی سێرەکەی بۆ شێوازە وانیە ینی بەڵێ يعني من کچێکی خاڵم لە بریتانیا لەم ڕۆژانە پێیەندی پێوە کردم ڕکلامی عقاراتێکی بۆ نردبووم ئەڵێ شوقەمان لایە بە عالم فەقیرە بە 80 وەرەقە ئەیش ئەڵێ کاکە بە 80 وەرەقە هەیە وەڵا بۆ مان بکڕە ئێوتم دڵنیام کەوانیە بەس ئەوە بەر حرمەتی تۆ تەلەفۆنێکیان بۆکەم کە تەلەفۆنەکەی بۆ عقارەتەکە لە وڵا بای 10 دەفتەر و 25 وەرەقەی شوقەکەمان بەڵام پێشەکەی بە 80 وەرەقەیە ئێتۆ وا ناڵێ لەبەرەوە بەڕاستی زۆر جار هەندێشە دڕون ئەکرێتەوە شێوازنیە تا چەندێک ئاسانکاری کراوە بۆ هاوڵاتیان و کوزین باردۆخی هاوڵاتی باش نییە موچە لە کاتی خۆیدا نادرێ ئەمە گرفتی زۆر دروست کردو جاران ئەگەر بۆ نەقیستیشە بواە کەسەکە ئیتوانی لە کاتی خۆیان ئەم قیستە باتەوە بەڵام ئایا ئێستا هاوڵاتی توانێت بەم شێوازە قیس بە قیس شوقەیەک یان مڵکێک خانوێک بکڕێت ئێستا زۆر باشە لە چاو بڵێن ساڵانی ڕابردوو زۆر باشە ساڵی 2020 بەرەو ژوور ئەنی هەنگاوی باشنرا و کۆمەڵی بەرهمێنی باشمان هەیە لە سلێمانیا دەستیان خۆش بێ هاوکاریان کردو بەڵێ بەشێکیان قستەکان لەگەڵ معاشایە ئەمە شتێکی باشە ساڵان وانە بوو بەشێکیان لەو سیتیانە قستەکان کەمن $300 بە نرخی گشتی واتە بە 100,000 بارگرانی دروست ناکە بەڵام ڕازگۆ بین هێشتا لە مستەوای مەطلوبانیە وڵاتی ئەمە بەڕاستی چەندین کێشە و گرفت و نەهامەتی بەسەردا هاتووە فەرمانبەری خۆشەویست بەڕاستی چەندین ساڵە کێشەی موچەی هەیە یعنی هەنگاوی زۆر گەورەتریە کە بەڕاستی بێ هەنگاوی گەورەتر بنرێت خزمەتی زیاتر بگرێت هەتاکو ئێستا ئەکرێ بڵێ ئەو شوقانی کە لە بازاران بەشێکی ناوەند و سەرو زیاتر خەڵک ئیسفادە لە شوقەکانەکە کەمتر خەڵکێکی هەژار و کە ئاسیان زۆر کەمە کە کرێچین کە جاریواکری مانگێکیان پێ نادرێ ئیسفادی لێ گلەیەک هەیە دەوترێت ئەم شوقانە ئەم بینانە کە دروست دەکرێت ئەوەندەی خەڵکی دەرەوە عەرەب ئیسفادی لێکا کوردی خۆمان ناتوانێت سوودی لێ ببینێ زۆربەی لە کرێچیایە ئەمە ڕاستە ئەوەندەی شارەزاییتان هەبێت لە بوارەکە ئەکرێ بڵین بە نزیکەی بابەتەکە وایە بۆ چونکێکم بەڕێستە زانی کە تۆ لە ئابووری وڵات بتێ بەرەو پێشخۆری ئەبێ لابوو دەرەوەی کە خەڵکانێک لە دەروی خۆڵی خۆشە بێنیتە ناو وڵاتەکەەوە خۆ ناکرێت تۆ ڕێ بگری بڵێ خەڵک بە مەسەن شوقە نەکرێت لە وڵاتەکە ئیتر ئایا عەرەبە تورکە ئینگلیزار کەسێکە بەڵام گرنگترینشە تۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆتە بەداخەوەڵین تاکو ئێستا یعنی ئەو هاوڵاتیانی خۆشەویست ئیسفادێکی کەمیان کردووە لە شوقە لە شوێنە نیشتەجەبۆکان چونکە ئەو گوتم نرخەکە بەرزە بۆ ئێمە تا ئێستا ئەی تۆ گەر بڵێیت بۆ نمونە ڕکلامەکریاڵە دەفتەری پێشەکی یا 80 وەرەقە پێشەکی یا 50 وەرەقە پێشەکی یا خۆرە منیە ینی ئەم کۆمپانیایە کاتی ئەگاتە هەیکەل داوای پاریترەکە کاتی ئەگاتە کلی داوای پاریترەکە
يعني کۆمەڵە دەفعات دروست ئەبێ کە ئەم کەسە تا کاتی کلیل وەرەگرێ بێ 4-5 دەفتەر با هاوڵاتی یاسای 4-5 دەفتەری بوو لەبەر تا ئێستا ئەکرێ بەڵام هاوڵاتانی خۆمان کەمتری سادیلیەکەن بۆیە غەیری کورد هێت دەیکڕێ. ئەگەر لانی یاسایی باس بکەین تا چەندێک گرنگە ئەو مڵکی کێمەی کڕین تاپۆیەکی هەبێ و ئەو ئەگەر بۆن ڕەچاوی هەندێک شنەکرێ ئەکرێت لەولایەنەوە هاوڵاتی گرفتی بۆ دروست بێ لە ڕۆ یاسایەکەەوە باڵە زۆر بۆی ئێمە بەڕاستی ینی ئامۆژگاریمان بۆ هاوڵاتانی خۆشەویستەوەیە هاوسو کەوت بکەن لەگەڵ عقاراتێکە کە عقاراتەکە پارێزەری تیاابێ چونکە بوونی پارێزە زۆر گرنگە دوای مافەکەت بۆ سنێتەوە بۆ سێنێتەوە هەنگایش پێش ئەوەی هەنگاوت بۆ بنێت زانیاری تەداتێ ئەین تۆ بۆ نەگەر کەسی خانیوە بکرێم خانووە کێشەی تاپۆی تیاابێ بۆ نمونە حیجزی لەسەر بێ بۆ نمونە وەراست بێت جاری وای خانیوە هێت 40-50 کەس وەرەسی لەسەرا ئێمە هەر یەکلای نابێت کێشە دروستە بێت لەبەر ئەم هاوڵەتە خۆشەویست ئەگەر بێزانیاری بڕۆیە بچێتە عقارەتێکە و کە متمانی بازاری نەبێ بەڕاستی تووشی کۆمەڵە کێشا بێ و ئەمانەمان زۆر بینیەوە ڕاستی. ئەی ڕۆڵی نووسنگەکانی خان و بەراگەر باس بکەین ڕاوێژکارەکان ئەوانەی کە لەو بوارە کارەکەن تا چەندێک ڕۆڵیان گرنگە پێت وایە بەڕاستی هەمویان بەدڵ سۆزانە کارەکەن بۆچی گلەی هەیە لەولایەنەوە کە کەسانێک ینی ئەم هەلیان قۆسۆتەوە تەنها چۆنڵی خەڵک ڕاکێشم بۆ لای خۆیان نەک ئەوی کە سوود بە هاوڵاتی بگەێنن هەندێک جاروە ینی شتەکەوای لێ هاتووە کە کەسێک ئامادەی پارێکی زۆر با بخانۆکە بەڵام بڕێکی پارێک کەم نەیە بۆ کەسێک کە ئەم ڕێنشان دەرێ بێ بووی کە بڵکێک بکڕێن تا ڕاستەکەی خۆی ڕاستی هۆنیان لەبەرەوەی کردی خانوبەرە چایەکی زۆری لەسەرا کردی خانوبەرە دووەم کردە دوای کردی پیشەسازی خۆراک ئێستا لە شاری سلێمانیە 3000 نووسنگی خانوبەرەمانەیە 3000 زۆرە 300 کۆمپانی عقاریمان هەیە لە ڕاستیە هەر کاتە لە خواستەکە زیاتر بێت لە خواستەکە زیاترە بەڵە بەدڵنیاییەوە بەڵام هێشتا ینی کۆمەڵ گوردەکاری هەیە لە کردی خانوبەرە نەکراوە کردی خانوبەر هێشتا ئەکرێ بڵین بەشێکی بە شێوازە تەقلیدە کۆنەکە ئیشەکە کە نووسنگەیەکی دانە لە شوێنێکە کەسێک بوو داوامیکی هەبوو دوانی ڕێنج نووسنگەیەکی دانە بەشێکی زۆری ئێستا وایە کە من ئەو نووسنگانە ئەو عقاراتانی کە بەڕاستی ئێستایانەوێ بە مۆدێرنانە و سەردەمیانە تەعامل بکەن بەڵام خۆشبەختانە ئێستا هەنگاونراوە بۆ ئێمە لە عقاراتی ساڵژاژڵایی هەنگاوی باشمان ناوە یەکەم کەس بنکە کۆرس و بزنسی عقاریمانی ناوەتە شاری سلێمانی و چەندی کۆرس و بزنسمان کردوتەوە لەم بارەیە و یەکەم کەس بن کتێبمان نووسێر و بارەیە کە ئەمڕۆ بۆ پەیامی خۆشەویستیش دوو کتێبمانی ناوە لە بارەیە لەبەر و ئێستا هەنگاوی باشی ناوە بەڵام هێشتا مایەتی باش ئەو هەڵەباوانە چین کە خەڵک ئەیکات لە کاتی کڕینی مڵکێکیان خانوویەکە بەڕوو کەشتەکەوێت بڕۆکەش زۆر بەڕووکەش ینی واتە بینای خانوویەکیان ینی کە خانووی گەسا بوون کە خەڵکانێکی خانوو ئەکڕێ خانووی تازە خەڵکانی دروستیەکەن بەس ڕووکەشەکەی کابینە ڕۆکەشێکی جوانەی تر ئەیکڕێ بۆیە ئەڵێن ڕاوێژ گرنگە کە گرفتانە چین کە دوایی کە تۆ ئەم خانوواکڕی بۆ دروست کێشە ئەو شتانی کە داخراون بۆ نمونە ئاوەڕۆ کارەبا ئەمانە خۆ کەس نایبینێ نازانێت چۆن دروستکراوە ساتەکە دوای کێشە دووەم گرنگە لە کەتی خانوبەرە و عقاراتە ئەندازیار هەبێت ینی بۆی ئەلحەمدلامەیەکی بووناوانی کە ئیشمان لەسەرم بارانە کردو لە عقارەتەکەمانە بەشی ئەندازیاریمان هەیە و بەشی پارێزەریشمان هەیە چونکە ئەگەر بۆ نمونە عقاراتێک بەشی ئەندازیاری هەبێت من نمونەیەک بنمەوە بۆ نمونە کەسی خانیوەکە کرێکی لە خانووکە سێرەکە درزیەکەی لە خانووکەیە ئێمە درز ئەو بەڕزانی کە ئەندازیارن کە لە بەڵەنجەر و مقاونتی ئەگەن ئێستا لێمان درز هەیە بۆ نەوەکو شێوەی قادرمەیە درزەی ئاوایە درزەی ئاوایە هاوڵێتێکی یاسایی چۆن لە متیەکە ئایا ئەم درزەی ئەساسە لۆدی بیناکەیە هی گەجکاریەکەیە بلۆکە لە مستەقبلا کێشەی بە درسەکە لەبەرەوە ڕووکەش کێشەیەکە بەداخەوە خەڵک زۆر حەزی لە ڕووکەشە ینی هەر بە ڕووکەش خانووکە ببینە جوانە ئیتر بڕیارەدا لەسەری خاڵێک تر ئەوەی کە بەڕاستی دیزاینیان ئەو دیزانی کێساکرێ هەر دیزاینەکە سەردەمیانە بێ بڕیارەدا بەڵام مرج نییە هەموو دیزانێکی سەردەم بۆ هەموو خێزانێک گونجاوێت ئەوە لەبیر نەکەن هەندێک کەس تەنها بۆ بابەتی کڕینی ژیانی نییە هەندێک کەسێ بۆ بەرهێنان خانوو یان مڵک ئەکڕێ ئەمەیان چۆنە کەسێک بەڕاستی ئەتوانێت سوود لەمە ببینێ و ئێستا کاتێکی گونجاو ئەگەر تۆ پارە بخەیتە ئەملانەوە جوان ئەو بەرهێنان لە عقاراتە لە کەتی خانوبەرە بابەتێکی زۆر گرنگە پێویستە گرنگی پێ بدەین ئەمەش وەکوتمەکەوێت و سەر ڕاوێژ ئێمە کەسێکێتە لامان زاراوەیەکێ لە کەرتی خانوبەرە ئەڵین بۆ گیرفانتە یا بۆ دڵتە ئەگەر بۆ دڵی بێکەوەتا مێ خانیوە بکرێ بۆ خۆشتۆقی بکرێت یا ئەبژی خۆی خێزانەکەی ئەگەر بۆ گیرفانی بێکەوەتا مێویستی سمارکە لەبەر ئێمە ئیتر واز لە دڵەکەی هێنی نوێن باسی گیرفانەکەی لەگەڵاکەین داتا گرنگە لای ئێمە ینی زۆر گرنگە کە ئەم کەسە داتای لابێ ئێستا دامزراوەکی جیهانیمان هەیە دامزراوی سافێڵس
کە لە ساڵی 1965 لە لندن دروست بووە لە نزیکەی 700 ئۆفیسی هەیە لە 7 وڵاتە هەیە نزیکەی 40,000 کارمەندی هەیە دامزراوێکی زۆر گرنگە لە باری ڕایژی عقاریە بەداخەوە لە عێراق نییە لە دووبەیەوە تەوجیهمانەداتێ ئەڵە کەرتی خانوبەرە لە عێراق و کوردستانە زۆر بەروباشیەڕوە لە 150 بەرز بۆتەوە کەواتە ئێستا باشترین کاتە لەبەرەوەی ژماری دانیشتوان کاتێک کە زیاکە ئیسیسمار و بەرهێنان لە کەرتی خانوبەرە زۆر قازانجەکەی تایە لەبەرەوە بەڵاشتێکی باشە بەڵام ئەو کەسێک کە ئیسیسمارەکە بێ ڕاوێژێ بکە کە بزانێت لە کوێیە کە ئەسا بۆ نمونەیەک بینینەوە ینی گەڕێکی هەواری شار گەڕێکی هەواری شار هەر لە پردەکەوە تا کۆتایەکەی ئەکرێ بڵین 12 پرۆژەی سیتی تایە نزیکەی 142 باڵخانە دروستەکرێتەوە لەبەرەوە کەسی بێ ئیسیسمارکە لە شوقای لەویا ئێمە پیاڵین ئەڵێن ئیسفادە ناکەین بەڵام ئەگەر بێ لە زەویا بیکە باڵێ ئەڵێن بڕۆ بۆ نمونە لە دەیەکانی مەلەداوەدا بیکە بۆ نۆڵی لە 37 هەواری شارە بیکە ئەمان ئیسفادی تیاکەی باشە کرد هەوڵاتێک بپرسێ من ئێستا خانوو بکڕم باشتریان شوقیان ئەو کەوتۆتە سەرخواستی کەسەکە بەتایبەتیش ئەگەر لەلایەنی داراییەوە لێ بکاتەوە کامیان گونجاوترە ئەگەر دارایی باش بێت بەدڵنیەوە هەموو کاتی خانوو باشترە خانوو حڕێتە زیاترە جێگا و ڕێگای خۆتەیە سوێنە دەستکاری ئەەکەی و کۆڵە تەپەتە بەسەرا ناکرێ ناڕەحەت نابی بەڵام لە شوقی ئەم کێشانە هەیە بەداخەوە بەتایبەتی شێوازی دیزاینەکانی ئێستا ینی بۆ نەو شوقی ئێستا بەشێکیان ئەم کەسە لە خوارەوە شوێن دەشۆرەکە بەکارێنی ئەگەر لە خوارەوە کەسێ دوو لە ڕۆژانتان جگەرەیە پێشە جاری بۆنەکەی داخلی سەرەوە بێ کەواتە عادەتەن خانوو باشترە بەڵام دارایەکە بڕیارەدا لەسەری ئێستا خواست ئەکرێ بڵین زیاتر لەسەر شوقە هەیە چونکە خێزانەکانی ئێستا تازن ئەکرێ بڵین لەو هەنگاوە زیاتر هەنگاوەڵێن چ شتێک پەروەردە و عقارات بێک و کۆکاتەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە چونکە بەڕاستیەوە نێخانی کێشەکانی ئەمە پەروەردە خۆی پێناسەکەی بەڕاستانەزانن پرۆسەیەکی هەمیشەیە کە ئاڕاستی کۆمەلگاکە لە ڕووی زانیاریەوە لە ڕووی ئاکار و بەهاجوانەکانەوە کە بەردەوام کۆمەلگا تاکێکی بەسوود بەڕاستی پێشەشکە بۆ ئێمە زۆر گرنگی بۆ بابەرەدادین و کەسانش کە ئەمانەستانزان لەو بارەیە ئیشمان کردووە الحەمدوللا لە بواری پەروەردەی شادیار ئێمە ڕێکخراوی ماساڵ حافظمان هەیە کە موسسین و سپاس بەخۆی گەورە تقریبا 15 ساڵ زیاترە مامۆستای قورئانین و یەکەم کتێب لە باری قورئانە نووسیمان لەو بارەیە لەبەرە دایمە هەوڵمان داوە بواری پەروەردە لەگەڵ بزنس و عقاراتە تێکەڵاوکەین چونکە ئەو کەسانی کە دێن بۆ بواری عقارات یعنی جارێکیان پیاوێکی بەتەمەن هەبووەلام ئەوکو باوکمە بوو ئەسڵ نەیەزانی پارەکە بژمێرێ خانوێکم بۆ فرۆشت و بای 20 دەفتەر بوو من ئەم پیاوە ئەم بینی بە علاگەی گۆ بچێتە دەرەوە لەم عقاراتی ئێمە و 20 دەفتەر بەدەستیەوە بێ زۆر قورسە بۆیە دامنیشان ڕێز و احترامێکی زۆرم لێگرت دوایی وتم ماڵە لەکوێ بە سارەکەی خۆم برتمەوە ماڵەوە پێشم و ئاگاو لە پارەکەەوە بێت تا کوڕەکانە چوزانم کەسەکان ئاگان لێ بێ پێسی بە پەروەردەیە بەڕاستی هەڵسوکەوتێکی جوان ڕازگۆیی پێسی بە پەروەردەیە ئەمە کێلی کێشەکانمان بەداخەوەیە کە ئێمە هەندێک کورتە ڤیدۆمان هەیە لەسەر و بابەتە ئەگەر ناتوانانی ڕازگۆبی لە کەتی خانوبەرە ئیشمەکە هەر ئەمە شوای کردو کە فێڵ و تەڵەکەیەکی زۆر هەیە و هاوڵاتی زۆر ڕانی لەم بابەتە بێزراوە بەداخەوە هەر بەداخەوە بەڕاستی ینی هەڵی کوشندە بەداخەوە زەرێکی زۆر بە هاوڵەتێکی لە بوارەیە چونکە خەڵکی لە کەتی خانوبەرە ئیشەکە بەشێکی هەڵین کە بەداخەوە زانستیانی و ئەکادیمانە نهاتوتە ناو بارەکەەوە ئەمە کتێبێکی نەخوێندوتە لە بوارە ڕایژێکی وەرنەگرتووە کۆرسێکی عقاری نەبینیوە لەم بوارەیە چۆن ئەتوانی تۆ بچیتە بوارێکەوە کە هیچ پێشینەیەک و خەلفیەکەت بۆ دروست نەبێت. ئەگەر باسێک لەم دوو کتێبە بکەین سێ کتێبت بۆ ئێمە هێناوە سپاس دەکەین کە ئازیێتت کێشاوە گەر باسێک لەمە بکەین گرنگی ئێمە لە چیایە بۆچی هەوڵەتداوە بە زنجیرە باس لەم بابەتانە بکەی و بابەتەکان چی لەخۆ گرێت. بەڵێ طبعا زنجیرە بەردەستی بەڕستانە دە کتێبە ئەمە کتێبی یەکەم و دوم دەرچوو سێمیش لە بەردەستمانایە بۆچی کتێبەکان ما بە کورتی نووسیەوە عادەتەن خەڵکی بازرگان و کەرتیە خان و بەرەومانە زۆر خوێنەر نین ئەنێ کتێبێکی 100 لاپەری 200 لاپەری پێویست ناکات بە ژانەرێکی ئەدەبیش بینووسن زیاتر زانیاری و زمانێکی واقعیە بێ قسە بکەی تەنانە من کتێبی یەکەمم بەڕاستی پیشانی بەڕاست ماسە مەڕوان کوردی هەیە کە سایەتیەکە نووسەرێکی بەناوبانگە ماسە مەڕوان کوردی پیشانم داوتم پیاچونەوەیکی بیا بڕۆ وتی مامۆستا خۆ من پیاچونەوەیکی نە ئاینی ئەوێت نە زمانەوەی ئەدەبیاتیە چونکە تۆ بە زمانی بازار قساکەی لەبەرەوە ئەو کەسانی لە کەرتی خانوبەرە و بزنسا عام قساکەن و ئیش ئەەکەن کتێبی کورتیانێ بۆ کتێبەکان کورتن ئەمە هەموو کەس دەتوانێت سوودی لێ بینیان ئەو کەسانی کیانێت لەو بوارەیە کار بکەن یان کاریان کردووە
ئەو کەسانی لەو بوارەیە کارەکەن ئەو کەسانیانێ بەرهەم ینی سیسمارکەن لەو بوارەیە و تەنانەت ئەو کەسانی کە ئەیانەیە مڵکێکیش بکڕن پێویستیان بەم کتێبەیە چونکە بۆ باسی کەسێکە کاتێک عقاراتێکە ئەگەر عقاراتێک ئەم سیفەتانی تیا بوو تۆ تەعاملی لەگەڵا بکە تۆ ئەگەر عقاراتەکەم سیفەتانیتیانە بووم پێتەڵم لی دوورکەرەوە ڕاستی زەرەر پێگەێنێ جام زنجیرەکەمیان خاڵیەکەمیان باسی دامەزارنی عقاراتەوەی لەبەردەستایە کە ئەگەر عقارات دامەزرێنی ئەو خاڵە بنەماسەرێکیانە چییە کە ئەبێ لە عقاراتێکی سەرکەوتووە هەبێ بۆ نمونە شوێنەکەی ناوەکەی یانیمە عقاراتە بووە ڕایژ لایمەوە گردو دوای 6 مانگ بڕیاری داوە لەسەرەوە عقارات هەیە مەسەنە مەشهورە لە سلێمانیە ناویان ناهێنین کە ئێمە پێمانتووە ناوەکی والێ بکە ئایا ناوەکە تاک بێت یا گشتی بێ بەناوی کەسی یەکەمەوە بێ یا بەناوێکی شازی گشتی بێ ئایا کوردی و عەرەبی بێت یا ئینگلیزی بێ بۆ نمونە ئێمە دایم داکۆکی لەسەرەکەین کە کوردی بێ بەڕاستی ناوەکان هەڵبڵای وڵاتی خۆمان بێ کۆمەڵی خاڵی زۆرمان باس کردووە لەمایە ئەندازیارتە بێ پارێزەرتە بێ بەشی سۆشیال میدیاتە بێ ئەمانەوە باس کردووەم دووەم کتێبیان کار بەردەستی بەڕێسانەیە باسیەوە کە چۆن فرۆشێکی سەرکەوتوو بکەی و چۆن ئیداری عقاراتی بۆ بەڕێوەبردنی سەرکەوتوو بۆ بەڕێنگی سەرکەوتوو چونکە ئێمە ئەو کێشەکەمانە یعنی زۆرە لە عقاراتەکان بەداخەوە هەڵی کوشنداکەن لەم ڕۆژانە تەلەفۆن کردو بۆ عقاراتێک وتێتی خانوویەکەم لای بۆ کرێ تەلەفۆنی بۆکم وەڵاو خانوو لە عقاراتێکی تر هەیە ئەوش لە کەسێکی وەرگرتووە بابزانم چۆنە بێ ینی چۆن ئیداری عقاراتەوە ببڕەوە بەڕاستی ینی لەبەرەوە ئەم کەسانە بەداخۆ زانیاریان نییە یەکسەرێتە ناو بارەکە و هیچ نازانێت بۆی ئەم کتێبانە بۆیە زان بە گرنگمانزانی وەسپاس بخوا یەکەم کەسیش بوون لە بواری عقاراتە نووسیمانە و یەکەم کەسیش بوون بزنسی عقاریمان هێناوەتە شارەکەمانە چونکە پێمان وایە پێش عقارات پێش بزنس ئینسان بەرپرسیارەتێکی ئەخلاقی و پەروەردەی و دینی لەسەر شانێتی کە ئەبێ ڕەچاوی کۆمەلگاکەی بکەوە پێتان وایە باست لە سوشال میدیا کردووە باست لە زیادکردنی فرۆش کردووە ئەمانە تا چەندی گرنگ بۆ بواری عقارات و بەتایبەتی بۆ کەسێکە گەر بیێ بێتەنە بوارەکەەوە زۆر گرنگە سوشال میدیا زۆر گرنگە بەڵام ئەو سوشال میدیایی کە بەڕاستی زانستیانە هەڵسوگەوتەکە چونکە لە سوشال میدیا تەنها بۆ سەرنجڕاکێشان تەنها بۆ سەرنجڕاکێشان نەبێ ینی کۆمەڵە داتای جوانی هەبێ شتی باشیە بێ ئێمە بەلامان ئاسایی شتی سەرنجڕاکێشی تیا بێ بەس ڕازگۆ بێ ینی بۆ نمونە ئێمە خانوویەکیان بۆ هێناین خانۆکە کۆن بوو خاونەکەی بیفرۆشن نەک بە نرخیزەی خوار نرخیزەی منیش بیرم کردەوتم بە برادرانی سوشال میدیاکەمان پەیجەکەوتم بنووسن خانوو بە نرخی زەوی نا خوار نرخی زەوی بەس ئەمەنم نزیازیاکل و خوار نرخی زەوی هەتا ئەو دقێش ڕکلامی وان نەکراوە لە بڵین لە کوردستانە بڵێ خوار نرخی زەویش نەک بە نرخی زەوی عادەتەن نووسن بە نرخی زەوی وازانم 140 تێپەڕان بینینەکە هەر شەو فرۆشمان عسر بەڵاومان کردەوە شەو فرۆشمان کاریگەری ئەمڕازێکی زۆر بەسوودە بۆ ئێوە ئێستا گەنجێکی زۆر بێکارە ڕەنگە حەزی لە بواری عقارات کردی خانوو بەرەبێ بێت خۆی فێر بکان و سینگێک دابنێ و شارەزا بێتایە ڕێنمای چییە بۆ گەنجان بەگشتی چۆن بێنەنەوە ئەم بوارەوە هەڵم وەرن ئەڵم دەست پێ بکەن ئەڵم گەنجە خۆشەویستەکان خاوەنی بزنسی خۆ بەتایبەتی چونکە ئەمە بابەتە تۆزە قورسە ئەزمموونیەکەوێ و بەرلەبەری مامەڵ لەگەڵ پارێکی زۆراکی ڕەنگە بۆ هەندێک گەنج قورس بێ من پێم وایە بۆ هەموو کەس ئاسانە وەنیاخان تەنانەت ئێمە خولێکی بزنسی عقاریمان کردەوە بۆ کەمەندامانی خۆشەویست کاک سامانکردی کردمانە بێ بەرامبەر زۆر ئیسفادەشیان لێ کرد نووسنگەیەکمان هەیە لە سلێمانیا خاوەنەکەی نابینایە هەرچایشی نبینێ و نووسنگێکی زۆر سەستەکە و تووشە کاتە بۆ هەموو کەسێک ئەبێ من داواکەم لە گەنجە خۆشەویستەکان هەوڵ بدەن ئێستاش خۆشبەختانە کورسی عقاری زۆرمان هەیە تەنانەت ئێمە مانگێک لەم و پێشپەیامی خۆشەویستیش بەشدار بوو لەگەڵمانە کورسێکی عقاریمان کردو لەگە دامەزراوی هاوێرە بەبێ بەرامبەر 120 کەس بەشداری تیا کرد و گەنجێکی زۆر هاتبوو زۆر ڕاستە لە پێیان پەخشمان کرد کارێکی جوان بووین بێ بەرامبەر تۆ دەستی ئەو گەنجانە بگری بەڕاستی کارێکی جوان لەبەرەوە گەنج ئەتوانێت بەشدار بێ ئەتوانێت ڕایژۆر کرێت ئەتوانێت کتێب بخوێنێتەوە و ئێمەش لە کەناڵە جوانەکەی و ئالانیەکەین هەر گەنجێکی خۆشەویست لەم بوارە ئیشکات ئێمە بەبێ بەرامبەر لە خزمەتیین و ڕاوێژی ئەدەینێ و دەستنیشانی خاڵەکانی بۆکەین چۆن دەست پێ بکات دەستان خۆش بێ شتێک ماوە باسیکین زۆر گرنگە ئێمە جگەل لە کڕینی خان و شوقا هەندێک کەسمان هەیە مڵک ئەکرێ وەکو ڤێلایەک وەکو شوێنێک بۆ حەوانەوە بۆ بەسەربنی کارێکی خۆش لە دەرەوەی شار بێ لە شوێنێکی نزیک بێ ئەمەیان چۆنە کەسێک دەوێت باخێک یان شوێنێکی ئاها بکڕێ ئێوە چۆن ڕێنماییەکەن و لە ئێستادا ئەو لە بوارەیە ئەتوانین بڵین ڤێلای باشمان هەیە بەڵێ خۆشبەختانە بەڕاستی ئێستا کوردستان ئاودانیکی زۆری بەخۆی بینی و سلێمانیش بەڕاستی ینی ئەڵێن لە کەرتی خانوبەرە زۆر بەرەو پێش ڕۆشتووە
لەبەرەوە بەڵێ ئێستا ڤێلای زۆر باشمان هەیە بۆنەوە لە ناو داخلی سلێمانی ئێستا گاردنسیمان هەیە بەشی ڤێلا یەکیان هەیە بەشی دووشیان هەیە واتە کەسێک دەتوانێت ڤێلاکە ڕاستەخۆ بکڕێ وجودی هەبێ واشتوانێت تەنها زەویەکەی وەربگرێت و بەپی دیزایانی خۆی ئیشی لەسەرکە کامە خۆشبەختانە شتێکی باشە. شاری گەشتیاری گوندی گەشتیاری قەیوانمان هەیە کە لە سەیتەری قەیوان دەرەچی لای هاواری شار لەویە شتێکی زۆر زۆر جوانی هەیە بەڵشتی زۆر باشمان هەیە ئێمە تەوسیە و کەسانەکەین کە ئەمەکەن شتێکی زۆر زۆر باشە بەڕاستی لە وڵاتانی شار وایە خەڵکە دەوڵەمەنەکان یعنی بەڕاستی ڤێلایەکە لە دەرەوەی شار نەک لە ناو شار بۆ حەوانە و ئیسراحەت و ئارامی بێدەنگی بەس ئەڵەن ئەم ساڵ ئاو زۆر بووە ئانی بۆ بۆنەوە بیرەکان بژاونەتەوە وای کردووە خواست لەسەر ڤێلا و مڵکی دەرەوە زیاتر بێەوە ڕاستە بەڵێ بەڵێ ئای ئەم ساڵ بەڕاستی کاری پار دایانوت بە پێچوانەوە بووە بەڵام ئەم ساڵ سپاس بخواستەکەم ئەوە فەرقی کردووە بەڵێ الحەمدوللا بەڵام من لێرەوە لە کەناڵەکەی جەنابتانەوە یعنی داواکارم لە وەرهێنەرەکان بەڕاستی بیل لە دەرەوەی شارکەنەوە بەداخەوە تا ئێستا کۆمەڵگەیەکی نیشتێجی بوونمان نییە لە دەرەوەی شار یعنی بۆ ئێستا کۆمەڵە شوقە دروست ناکەن لە سیتەک کۆمەڵێک گەنج بەڕاستی بە نرخێکی هەرزانتر کاکە وەرە دەرەوەی سیتێکیش بڕۆ خواردتر حتا بڕۆ چوارتا لە چوارتا کۆمەڵە باڵەخانی شوقە دروستکە بە نرخێکی هەرزان کە گەنجێکی خۆشەویست کە تازە زەواجەکە هاوسەرگیریەکە بتوانێت سوودی لێبینە بەڕاستی ئەین دەرەوەی شار بە پێی پێویست نەهاتوون کۆمەڵگەی شتێکی تا دروست ئەگەر هیچت مابێ لە کۆتایە مەسپاس دەکەین بۆی کە لەگەڵمان ئامادە بوو زۆر سپاسانەکەم هیوادارم پێم هەر ئاوادان بێ وەداواکاریشم لە دۆست و خۆشەویستەکانم کە لە کەرتی خانوبەرای ئیشەکەن هەمومان هەنگاوی گەورە بنین کە بۆ گۆڕانکاری گەورە کە خۆشبەختانەش هەوڵدراوە ئێستا کۆربەندێکی عقاری گەورە ئەکرێت سبەینە لە هەولێر دەستگای مڵکنی پێی هەستاوە دەستیان خۆش بێکای گولالوانی مش بەشداریم داوەتین هەنگاوی باش ئەنژێ بەڵام هێشتا ماوانە ئومێدومای زیاتر هەست بە پرسیارەتی بەڵێ سپاس بۆ بەڕێز سەماڵ شاژڵەیی ڕاوێژکار لە بواری کڕینی خانوبەرە کە لەم تۆرە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت